خێرخوازی یەکێکە لەو کارانەی کە مرۆڤ لە هەر کات و ساتێکە ئەنجامی بدا بێگومان دواتر هەست بە دڵ و دەروونێکی ئارامتر ئەکا هەست باوە ئەکا کە بارێکی زۆر قرس لەسەر شادی لاچووە یعنی یەکێکە لەو کارانەی کە دەست بەجێ هەستێکی زۆر خۆش بە دڵ و دەرونی تۆ ئەبەخچێت جا ئێمە ئەمڕۆ لەم تەورەمانە گفتوگۆ لەسەر ئەم بابەتەکەین باز لە گرنگی کاری خێرخوازیەکەین بە تایبەتر لە مانگی ڕەمەزاندا و هەروە باس لە کاری خۆبەخشی ئەەکەین کە ڕەنگە زۆربەی کاتەکان بەشێک بێت لە کارە خێرخوازیەکان ئەوانەی کە بە خۆبەخش کار ئەەکەن ئەمە بچێتە ئەو ڕێزەی کاوەکو کارێکی خێرخوازی بە ئەو کەسانش حساب بکرێت جا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەەکەین با بزانین گرنگی کاری خۆبەخشی بە شازێکی گشتی خۆی لە چیا ئەبینێتەوە ئەو کەسانەی کە پێویستە کاری خێرخوازی بکەن یاخود ئەرکە لە سەریان کاری خێرخوازی بکەن کێن و هەروەها ئەوانشی کە نازان بە چ شەوازێک دەست پێ بکەن پێویستەکە سەرەتا لە چیەوە دەست پێ بکەن ئەو بابەتانەی کە خۆی لە کاری خێرخوازیە ئەبینێتەوە ڕەنگە ئێمە ڕۆژانە لە ژیانمانە ئەنجامی بدەین بەس دەرکی پێنەکەین بە شێوازێکی گشتی خۆیان لە چیا ئەبیننەوە گفتوگویەکی تەواو لەسەر ئەم بابەتانە ئەەکەین بە میوانداری بەڕێز هەڵبەس ئەمین کە بەڕێزیان لێ پرسراوی بەشی کۆکردنەوەی داهاتن لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و ئێستا لە لامان ئامادەیە خات و هەڵبەست سڵاو لێ بێت ئەم کاتت باش بانی باش خاتم زۆر بەخێر بێ بەخێر بێ سەرچاوان خات و هەڵبەست باس سەرەتا هەر لە گرنگی کاری خێرخوازیەوە دەست پێ بکەین بۆچی هەر یەکێک لە ئێمە گرنگە کە کاری خێرخوازی ئەنجام بدەین ئەو کەسانێکی کاری خێرخوازی ئەنجام بدەن دواتر چ سوودێک بە خۆیان ئەگەێنن واتە گرنگیەکەی بە شێوازێکی گشتی خۆی لە چیا بینێتەوە کاری خێرخوازی بە گشتی ئەو کارێکی مرۆڤ دۆستانەیە مرۆڤ دۆستانەیە پێش ئەوەی خێرخوازی بێت ئەمەش خاڵێکە لە ئاینی ئیسلامیشە کە هاتووە یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە ئەرکی مرۆڤ دۆستانی خۆت بەجێ بگەێنی کە ئەوەی یارمەتیان هاوکاری کەسانی بەرامبەر یا کەسی کەم دەرامەت بێ ئەمەش کەواتە ینی هەموو چینەکانی کۆمەلگا ئەگرێتەوە کاری خێرخوازی زۆر باشە زۆر کاتێمە باسیەوەکەین کە ئەم کارە خێرخوازیانە ئەبێ هەموو لایەنەکان هەوڵ بن ڕێکخراوەکان و لە کردی بەتایبەتی گشتیش لایەنە حکومیەکانی ژەبێ هەوڵ بن بەتایبەتی لە مانجی ڕەمەزانە لە کۆمەلگای ئێمە بۆ بەنەریت هەوڵە درێ هەمیشە ئەو کەسانەیە کەم و کوڕیانەیە ئەو کەسانەی تۆزێ داهاتیان کەمە هەوڵ بن کەلوپەلیان بۆ بەرن پێداویستەکانیان بۆ بەرن ئیتر لە خواردنە لە جلوبەرگا ئەنجا بە تایبەتی ئێمە لە شاری سلێمانی ئەژینەوەی جێگەی دڵخۆشیە ڕێکخراوی منداڵپارێزمان هەیە کە هەمیشە بەبێ جیاوازی لە مانگەکانە ئەو هەمیشە خزمەتەکە جا بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە لە ڕێگەی هەموو ئەو کارماندوو بەڕێوەبەر بەڕێزانەوە هەوڵێن تیم دروست بکەن تاوەکو زیاتر کاری خێرخوازی و شتومە کۆکەنەوە بە تایبەتی پێشکەشی مناڵی بکەن لەم ساڵە ئێوە کاری چیتان کردووە ئێمەش هەروەکو خوباست کردکەوە وەکو ساڵانی تر لە مانگی ڕەمەزانە کە بەبێ جیاوازی هەموو مانگێک هاوکاری هەموو مناڵێکەکە لە مانگەدا هەڵمانداوە هاوکاری زۆرترین خێزانی کەم دەرامەت و مناڵی بێسەرپەرشت بدەین وەکو نەریتێکیش ساڵانە کە ئێمە سنوقەکانی مناڵپارێزی کوردستانمان هەیە لە چەند مزگەوتێکی سلێمانی دامانناوە بە هاوکاری بەڕێوەبەراتی ئەوقافی سلێمانی لە ڕێی سنوقەکانەوە ئەتوانین هاوکاری خێزانەکان کەین چی مادی بێ یاخود خۆراک بێ یا جلوبەرگ بێ وەکو تۆ باست کرد ئێمەش مەبەستمانە لە سنوقەکان ئەوەیە کە کەسانێکی نەک تەنها دەوڵەمەند یاخود کەسێکی هەژاریش بتوانێت خێر بکە ئەوەیە کە لەوانەیە بە مەبلەغێکی کەم بێت ئەگە 250 دینار بێت یا 1000 دینار بێت بیکاتە ئەو سنوقەوە ئەمەش بۆ خۆی خێرێکە ئەو ئەگاتە جێی مەبەست لە ڕێگەی مناڵپارێزی کوردستانەوە بەڵێ زۆر باشە خاتۆڵ بە زۆر بکات ئەو کەسانی کە کارێکی خێرخوازی ئەنجام بدەن دواتر ئەگەر خۆشت بیت هەست بە و هەستە ئەەکەی کا چەند هەستێکی ئارامی بەتەوە ئەبەخشە کە لە دەوروبەرەکەش پرسیار ئەەکەی بەردەوام باسی ئەوت بۆکەن کە کارێکی خێرخوازیەکەن زۆربەی کەسیان ئەڵێ ئەو شەوە زۆر بە ئارامی نووسم یعنی بە تەواوەتی هەستم بە ئەوە کردووە باری سەرشان و سووک بووە بە هەمان شێوە کاری خۆبەخشیش ئەتوانێت هەمان ڕۆڵ بگێڕێواتە زۆربەی کاتیش ئەگەر تۆ کارێکی خێرخوازی نەکەی بەڵام هەوڵ بدەیت کە بتوانی بە شێوازێکی خۆبەخشانە کار بکەیت
خزمەت بە شوێنێک بکەیت لە دامەزراوەیەکا کار بکەیت ئەمە ئەتوانێت هەمان هەست یاخود هەمان ڕۆڵ بگەێڕێ یاخود هەمان هەست بە تۆ بگەێنە کاتێک کارێکی خێرخوازی ئەنجامەدەیت بە دڵنیایەوە هیچ جیاوازیەکی نییە تۆ کە خێرەکەی ئیتر خێرەکە ئەگەر مادی بێ یاخود معنەوی بێ کە خۆبەخشانە کارت کرد ئەگەر لە شوێنێک بێ وەکو خانی مناڵان کە مناڵپارێز سەرپەرشتیەکات ئەمە بۆ خۆت تۆ هەر خێرێکت کردووە کە خۆبەخشانە لەوێ کارەکەی یان هەر پرۆژێکی ترە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە کارەکەی بە خۆبەخشی ئەمەش هەر بۆ خۆی خێرێکە بە دڵنیاییەوە هیچ جیاوازێکی نییە و ئەمەش هەر ئارامێکەیە نەک تەنها بە خۆبەخشەکان تەنانەت بە کارمەندەکانیش کە لە ڕۆژێکە کە خێرێکەکەین یاخود خۆراکێکدا بەشەکەین هەمومان هەستمان جیاوازترە لە ڕۆژەکە ئەتوانین بڵێنەوە ئەو خۆبەخشیە هەستکردنە بە بەرپرسیارەتی بەڕاستی یعنی ئەوەی جێگەی دڵخۆشیەکە ئەوەی کە بەدی ئەەکەین لە مناڵپارێزی کوردستان ئەو گەنجانن یعنی بە کچ و کوڕەوەکە بە خانمان ڕۆڵێکی زۆر سەرەکییان هەیە کە بەبێ هیچ بەرامبەرێ ڕۆحێتێکیان هەیە لە خزمەتکردنی هەوڵەکان بۆ ئەوی زیاتر خزمەتی مناڵ بکەن لەسەر شەقامە لە شوێنە گشتیەکانە لە کۆمەڵە جێگەیە کە لەوانەیە دوورە دەرچیش بێ لە شارەکانەوە هەمیشە ئەم کارانەی کردووە کەواتە چەند گرنگە ئەم کارمەند بێگومانم کە گەنجانش کە باسیەکەم هەمویان کارنامەی دەرچی زانکۆشیان پێیە بەڕاستی هەمیش بە بڕوانامەوە ئەم کاران ناکەنەوە جێگەی دەستخۆشیە تا چەند گرنگە هەوڵ بدرێ کۆمەڵە شوێنی کە بەسەر بکرێتەوە بۆ نمونە هەندێک کەس هەیە لەوانەیە ئێسا وەک باسی مزگەوتەکانێک لە مانگی پیرۆزی ڕەمەزانە قەرەباڵغە کۆمەڵە مۆڵمان هەیە لە شارەکانە شەوانە قەرەباڵغە بێ هەوڵ بین لەوێ کۆکردنەوەی خێرخوازی بکرێ بۆ نمونە چەند چالاکیێک بکرێ بۆی خەڵک زیاتر ئەو خێرە بدا ئێوەتوان لە ڕێگەی ئەو خێرەوە هاوکاری خەڵکی پێ بکەن بە دڵنیاییەوە چالاکیەکانمان بەردەوامە کە هەروەکو جەنابەت وتت لە ماڵەکانە سنوقەکانمان لە مزگەوتەکانە چالاکیەکان لەناو بازاڕە یاخود لە ماڵەکانە لە ڕێی ئەوەوە سنوقەکانیش دانراوە بە بەردەوامی سنوقەکان لە ماڵەکان هەیە ئەتوانین ئەو هاوکاری کە چۆتە ئەو سنوقەوە بیگەینین بەو ئەو مەبەستەی کە مناڵپارێز ئامانجێتی یاخود ئەو کەسێک کە خێرەکەی کردووە بگاتە شوێنی مەبەست بەڵێ خاتۆڵ بەست کێن ئەو کەسانی کە ئەتوانن کاری خێرخوازی ئەنجام بدەن ڕەنگە زۆر ئەو کەسانی کە ڕۆژانە ئەم کارش ئەنجامدەن بەڵام خۆیان درکی پێنەکەن واتە ئەو کارانشی کە ئەچێتە ڕیزی کاری خێرخوازی و بە شوازێکی گشتی چین و کەسەکانیش کە لە سەریانەکە ئەم کارە ئەنجام بدەن بە شوازێکی گشتی ئەو کەسانشکێن وەکو باسم کرد هەموو چینەکان لە سەریانە هاوکاری بکەن ینی یارمەتی کەسی بەرامبەر بن ئیتر ئەگەر لە وتمان خۆبەخشی بێ یاخود بەبەخشینی بڕێک پارە بێ یاخود خۆراک بێ یاخود جلوبەرگ بێ خێزانمان هەیە ئەگەر دەستێکی جلی بۆ مناڵەکەی کڕیەوە بۆ جەشن دەستێکی ترەکرێ بۆ مناڵێک لە هاوتەمەنی مناڵەکەی خۆاتە مەرج نییە کە تۆ کارێکی خێرخوازیت ئەنجامدا کارێکی زۆر گەورە بێ ئەگەر لە کارێکی بچکۆلەشەوە بێ هەر بەو شێوازە هەر بەو شێوازێشە ئەگەر تەنها 250 دیناریش بێت تۆ بیکەی ئەمە هەر بۆ خۆی خێرە بەدڵنیایەوە زۆر باشە زۆر کات باسی واکەین کە ئێمە هەوڵەیەین کە زۆرترین کەلوپەل و پێداویستی کۆ بکەینەوە زۆر دیاردی جوانە بینی من با لە شاری سلێمانەوە دەست پێ بکەین بەتایبەتیەوە چەند ڕۆژێکە مانگی ڕەمەزانە ئێواران کەس بەسەر شەقامەوە نامێنێ بەس ئەم ئێوارێ بەڕاستی کۆمەڵێ بناڵمان هەیە لە ترافیک لایتەکانە وەستن کەسێکم بینی بە ئۆتۆمبیلەکەی بە مەنجەڵ خواردنیە نابوو بۆی خواردنی ئەیانێ زۆر کەسی کەش هەیە کە ئاوا ئەوێ خێر بکات خێرەکەی زیاتر گەورەتر بکات ئەگەر پەیوەندی بە تیمەکانی ئێوە بکات ئێوە توان هاوکاری بن و زیاتر ئەم خێرە بەربڵاوی هەبێت بەدڵنیاییەوە بە تەکید ئێمە خۆمان بڵاومان کردوێتەوە کە ئەتوانن لە ڕێگای ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانەوە هاوکاری هەر مناڵێکیانەوێ لە ڕێی ئێمە بیکەن بە 24 ساعتی ڕێکخراوی مناڵپارێزە سەرجاداکانە کە بۆ ئەو مناڵانی لەسەر جادان ئەگەر کەسێک بێ هاوکاریکە و مناڵپارێز بەخۆشیەوە کە هاوکاریانەکە هەنێک کەسی شەی خات و هەڵبەت نازانێت چۆنی دەست بکە بە پرۆژەکەواتە ڕەنگە بڕێداهاتی باشی لە بەردەستا بێ بەڵام بێوێت پرۆژێکی گەورەتر ئەنجامدالەوەی کە بە کەسێک و دوانێک پرۆژەی خێرخوازی ئەنجام بدە ئەمە بچ شێوازە دروست دەست پێ بکەواتە
بۆ ئەمانیش هەر پێویستە لە کاتێکا کە نەیانزانی بە چ شێوازێک دەست پێ بکەن پەیوەندی بەو ڕێکخراوانەی هاوشێوەی ڕێکخراوەکەی بەڕێستا مناڵپارێزی کوردستان و ڕێکخراوەکانی تری خێرخوازی شەوە بکەن بۆ ئەوەی کە بە شێوازێکی دروست دەست بکەن بەم بابەتە. بەڵێ ئێمە خۆمانۆکە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بەردەوام لە پێیچەکەمانە بڵاومان کردوتەوە هەر کەسێک ئێوێ کە ئێوێ بە چ ڕێگایەک یا بە ڕێگایکی باشتر ئەو خێرە بگەێنێت یاخود پرۆژەیەک ئەنجام بدات بۆ مناڵی هەژار ئەتوانە لە ڕێگای مناڵپارێزە پەیوەندی بکات و پرۆژەکەی بۆ داڕێژێت و بە شێوەیەکی باشتر و جوانتر. زۆر باشە زۆر شوێنمان هەیە کە وەکو شوێنێک بۆ پاراستنی مناڵە ئیتر سنتەرێک بێ یاخود دایانگەیەکی شوێنێک بێ بۆ مناڵانی کە پێ سەرپەرشتیارن تا چەندەوە هەماهەنگیتانەیە لەگەڵ شوێنە ناگەر هەندێک کەم و کوڕیان هەبێ بۆیان چارەسەر بکەن. ئێمە هەر مناڵێک کەم و کوڕی هەبوو داوا کرا لە مناڵپارێزی کوردستان یاخود خۆمان داواش نەکرێ کە هەست بەو کەم و کوڕێ بکەین ئێمە هاوکاری ئەەکەین. بەڵام وەکو ترکە خانی مناڵانمان هەیە ئەمە بە بەردەوامی هاوکاری ئەکرێ بە بەردەوامی سەرپەرشتێک لەلایەن مناڵپارێزی کوردستانەوە. کار و چالاکیەکانی مناڵپارێزی کوردستان لە مانگی ڕەمەزاندا گۆڕانکاری بەسەرادە گۆڕانکاریەکان چییە کە بەسەریادە ئەگەر بەسەریادە؟ ئیشاءالله گۆڕانکاریە بێت و چالاکیەکان زۆرە بەبێ بەشەکانە کە هەمانە چی لە بەشی پەروەردە بێ یاخود پاراستن بێ یاخود تەندروستی بێت بەڵام وەکو بەشی کۆکردنەوەی داهات ئێمە سنوقەکانمان هەیە خەڵکی هەیە خێر ئەکە کە خۆراک ئەبەخشێتە مناڵپارێز لە ڕێگەی مناڵپارێزەوەدا بەشێکین بەسەر خێزانەکەم دەرامەتەکانە یاخود ئەو مناڵانەی کە بێسەرپەرشتن یاخود یەکێک لە خێزانەکەی لە دەستداوە. خێرەکان زۆرن ئەوەی بێتە مناڵپارێز لە ڕێگای ئێمە بە دڵنیاییەوە یەکسەرەگاتە ئەو شۆنە. زۆر باشەستەکان بەگشتی باسی ئەومان کرد کە ئەمانە هەمووی لە ڕێگەی تیمەکانی ئێوە و تیمانەش زۆرینیان خۆبەخشن. ئەم خۆبەخشانە لەگەڵ ئەوەی کە ئەم چالاکیانە بە ئەنجامەگەێنن ئەم چالاکیانە تا چەند کاریگەریانە بێت لەسەر CV تاچی ئەو کەسە چکە دوجار ئەگەر بمانێت لە هەر شوێنێک کار بکەین لەسەر CVەکەمان لەوانەیە ئەم چالاکیانە بنووسێ هەنگاوێکی باشتر بێ و ئاسانکاریەکی باشتر بێ کە من بتوانم لەو شوێنەیە کار بکەم و دابمەزرێن. کاریگەری زۆرە لە ڕاستیە ئەوانەی کە خێرەکەن یاخود ئەوانەی خۆبەخشانە کاریان کردووە لە ڕێکخراوێکە یا لە هەر شوێنێکە بە دڵنیاییەوە ئەوان کە لە سیڤەکانیانە هەیە ئەچێتە هەر دام و دەستگایەک بۆ دامەزراندن ئەوان لە پێشترن وەکو کەسێکی تر. دەستەکانە خۆش دەستە خۆش بێت زۆر سپاس ئەمڕۆ شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.